بەڵێ بەڕێزان ڕۆژان ڕۆژی لە دوایە وتارەکەمان لێرەدا کۆتایی پێدێنم هەرچەند بابەتەکە زۆری ماوە بەڵام یەک نمونەیەک ئەدیبێکی زۆر جوانی ئێرانی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ سەیری کەشتێوانکە کەشتی لەکوێدا دروست دەکرێت کەشتی لە ناو ئاوا دروست دەکرێیان لەسەر وشکانی لەسەر وشکانی بۆیە کاتی خۆی حەزەتی نوح کە کەشتەکەی دروست دەکرد لەکوێ دروستی دەکرد لەسەر وشکانی کافرەکان داهاتن دەیانگوت ئەی داماو کورە بەخوا نوح لە پیریانە خەڵەتاوە ئاها دەمانگوت کاکەم پیاوە شێت بووە تو خوا ئاخری تۆ لە ناو دەریا و زەریادا نەبی لەم بیابانە کەشتی دروستکەی خوا فەرمووی وەصنەعی الفولکە بیەعیونینا تۆ لە ژێر چاودێری ئێمەدا کەشتەکە دروستکە ڕۆژە کەشتی کاری خۆی دەکات ئەوە بوو کە لافا وەستا بەس دانیشتوانی کەشتەکە ڕزگاریان بوو چاکەش کەشتیە ئێستا لە دنیادا دروستیەکەی بەڵام بەحرەکە کەی دەست پێ دەکا کە چوویە قیامەتەوە لە وشکانی دروستی کە بۆی لەو سەر پێی ڕزگار بی لەسەر پردی سڕاتەکە پێی دەپەڕیتەوە ئێستا دروستی کە ئەینا کاتێک کە لافا و هەستا تازە تۆ دروستکردنی کەشتی فریا ناکەوی ئێستا تا وشکانیە و تەختەودارە لە بەردەستایە کەشتەکە دروستکە بۆ ئەوەی لە دەریای قیامەتا پێ ڕزگار بی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەیە عەرەقەی دێتە ئەژنۆی هەیە عەرەقەی دێتە ناوکی هەیە عەرەقەی دێتە لغاوی ئالۆ کاتێ هاوار دەکە ئەو خۆزگە چاکەیەکمە بۆ یەک تۆز بەرزیکمەوە چەند کەسەیە کەشتی هەیە لەو کاتی قیامەتەدا چونکە لە دنیادا کەشتەکەی دروست کردو ئامادەیە یەکسەر دەچێتە ناویەوە و غەرقی عەرەقەی خۆی نابێت لە مەیدانی مەحشەرە